إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا بەڕاستی نوێژ کاتێک کە فەرز کراوە لەسەر ئیمانداران کتابا موقوتە لە کاتێکی دیاریکراودایە. 5 نوێژی فەرز لە کاتی دیاریکراودا ئەو نوێژانە دەبن و ئینسان پێیانەوە پابەند دەبێت. پیاوێکی ئەوروپی کە موسڵمان نەبوو دوای ئەوەی کە دەچێتە وڵاتی یەمەن کە تەماشا دەکات خەڵکی یەمەن گوێ بە کاتەکانیان نادەن و کاتەکانیان زۆر بە فەوزایی بەسەر دەبن، بەڵام تەماشا دەکات ڕۆژی 5 جار کاتێک کە بانگ دەدرێت دەچنە مزگەوت و بە کاتەکانیانەوە پابەندن. پێیان دەڵێ ئەوە چییە؟ ئەوە کە ئێوە دەچنە مزگەوت لەو کاتێک دیاریکراویدا زۆر بە حەماسەت، بەڵام لە کاتەکانی دیکەدا پابەندی کات نینە و کات بە فیڕۆ دەدەن. گوتیان ئەوە 5 نوێژە فەرزەکانن خوای گەورە فەرزی کردوون لەسەر ئیمانداران کە ئینسان دەیە پێیانەوە پابەند بێت. بۆیە لە ئەنجامی ئەوەی کە لە نوێژ دەکۆڵێتەوە کە ئەو نوێژە چەند کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە بۆ ئەوەی ئینسان قەدری ئەو کاتە بزانێت، چونکە کات دەزمایە و سەرمایەی ئینسانە. لە ئەنجامی ئەوەدا بەڕاستی موسڵمان دەبێت. ئەو دینە پیرۆزە تەماشاکەن، بەڕاستی هەرچی چاکە و هەرچی سوودی دنیا قیامەت هەیە بۆ ئینسان دەستەبەری دەکا کاتێک کە ئینسان پێیەوە پابەند بێت.